مامۆستا بۆ قورعان جارش کووناکەمەوە بەزوو جارە بەسە بێدەنگ بەدە وەرە دەی بەزوو جارە چی بۆ مامۆستا؟ مامۆستا دیسان مۆبایلی هێناوە کوڕم کەنجی عەقل دەبێت تو ڕۆژێک ڕەحلەی دەشینی ڕۆژێک لە تەڵەبانە دەی ڕۆژێک موبایل دینی کەنجی عەقل دەبی باوەلی ئەمری بێتن باشە؟ تەلەفۆن بۆ دایکی بکەم؟ نا سێزە دایکی باوزاری باوکی بێتن ناتخۆ مامۆستا بێدەنگ بە خۆ مامۆستا تەلەفۆنە بکەستە باشە؟ بەسە چاو مامۆستا وەرە پێشم کەوت بزانم دەی باش مامۆستاگیان مامۆستا جان ئەوە دەرەجە قوتابیەکانە فەرموو دەستەکانت خۆش بێت زەحمەت دەبی مامۆستا فێنێک هەتا ژوورم دەی باش پێتە مامۆستا سپاس وەرە مامۆستا مامۆستا بەخێر بێی زۆر سپاس مامۆستاگیان بژی ئەوەش نمرەکان دەستەکانت خۆش مامۆستا جان زۆر سپاس هەبڕاستی قوتابیەکانت ڕازینە ڕاستە مانگەکە هاتی بەڵام ئاسی تەڵەبەکان بەرز بوویتەوە و وانەیە زانە زۆر باش فێر بووینە الحەمدولillah هەسا مامۆستاگیان وەسەلامەت بی ئەرکی خۆمانە من بە ڕخسەتت مامۆستا جان ئافم کە دانیش ئیشەکەم پێتە بەڵێ لە بۆ ئەو بابەتێک کە پێم گوتی بیر لێ نەکردەوە مامۆستاگیان پێم وتی ناتوانم ئێ باشە هۆکاری چییە؟ مامۆستا با بابەتە داخەین تکایە ناتوانم مامۆستا فێرێک بەڕاستی شاخەوان ئێسانێکی ئیماندارە و بەڕەوشتە من کەفاڵەتی دەکەم زۆر سپاس دەکەم کە من بە شایەنیەوە ئازانی بوومە هاوسەری براکەت بەڵام پێم وتی من ناتوانم مامۆستا باش مامۆستا جان ئێستاش بە ڕخسەت سەرسا مامۆستا فەرموو دەرەجەی قوتابیەکان دەستەکان خۆش بێ چی مامۆستا ڕازی نەبوو؟ ناوە ڕازی نەبوو نازانم هۆکارەکەشی چییە مامۆستا بەگوێ من دەکەی وازی لەبێنە باشترە لۆ پێدەچی عاشقی کەسێک بێت چاوەڕێ دەکات بێتە دەخوازی لۆ چ دەزانی جێتە چ بووە وا پێدەچێت باش ئەگەر وا پێ مشکلم نییە ئەم دەگە بریاکەم قسەی دەکەم دەتێم واز لێ بینە بەس ئەو هیچ قسەش ناکاتم بەس ئۆلی دەرێ ڕازی بۆ تۆ شەڕ ئاخیری خێر مامۆستا ئینشاءالله ئینشاءالله دەڕۆم بە ڕخسەتت دەشتەڵەوەکان دەست خۆش مامۆستا جان دەست خۆش سەلام ئەلوە چیەوە کاکە کەشتیت غەرق بووە چیەوە بەس نییە تێک نەچوو ئەوەندە فکرکەوە دەزانیت چیە سەرمانجان فێنێک هەموو مێشک و عەقڵ و هۆشی بردیمە هیچ جاگام لە خۆم نەما هەموو ڕۆژێ فێنێک بەس نییە بەس نییە کاکە چی کردەوە پێی گوتیسان گوتی پێی دەرێم لە تەلەفۆنە تۆ بکە بزانە چی کردەوە ئەلۆ کاکە گیان باشی باش کاکە کاکە ئەرێ ڕازی بوو ناوڵە ڕازی نەبوو بە قوربان ئیشم گەلە زۆرە باشە دوای قسەی دەکەین دەیخواپیس باش چ بوو چی گۆ کاکە ڕازی نەبوو دا تژوازە مۆزوعی بینە بەردەچی بکە سەرێ دەزانین چێ سەرمان ئەمە بێزگە لە فێنش یەک کچیکەم ناوێ چ زۆرە کت زۆرە
کاکە کچەکی باش لێ دێنین بە ئەخلاق کاکە دەرێم ئەمە فێنکەم دەوێت فێنک و فێنک تەواو کچی کەم ناوێت لۆ کاکە عاشقی بووی کورە دی ئەگەر عاشقی نەبم لەوە بەزمەی دەکەمە تو لۆ تێناگەی ئەوە توی خۆش دەوێ ئەگەر ئەم نکی خۆش نەوێت قەینا بەزەمە خۆشم دەوێت یعنی چێ قابلە دەزانی ئەتو بەخۆت و برام هیچتان پێ نەکرا ئەم بەخۆمە مەوزوعی حەل دەکەم دانیشە کورە دانیشە دەبزانم دەیستەکەی تەلەفۆن لۆ دەکەم لۆ کێ لە بۆ کاکم باش تا ئێستا هیچ پێ نەکرا